تێپەڕبوون بەسەر بەریاری نایاسایی پاشەکەوتی موچە دەچینە لای جەلال محەممەد پەیامنێری پێیام جەلال سڵاوت لێبێ و ئەم کاتت باش بەڵێ جەلال سڵاوت لێبێ گوێبستی دەنگی منی خۆشەویستانم لە هەواڵی پێشتردا ئاماژەمان بۆدا کە ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر بڕیاری نایاسایی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا 3/2/2016 حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری پاشەکەوتکردنی موچەی بە بڕیارێک خستە بوارەی جێبەجێکردنەوە و لەو کاتەدا ئاماژەی بۆدا هەر کاتێک دۆخی ئابووری هەرێمی کوردستان ڕوە و باشبوون ڕۆیشت یاخود نرخینەوە ڕووی لە هەڵکشان کرد ئەوە چارەسەری قەیرانی دارایی وردەوردە بەپێی پلانی خۆیان دەست پێ دەکەن بەڵام دەبینین دوای ساڵێک هێشتا دەستکاری خشتەی موچەی فەرمانبەران بە سیستەمی پاشەکەوتکردنی موچە هەروەک خۆیەتی کە هاوڵاتیان بە ستەمی موچە ناوی دەبن بۆ وەرگرتنی ڕای هاوڵاتیان ڕاستەوخۆ جەلال محەممەد پەیامنێرمان لەگەڵمانە جەلال سڵاوت لێبێ و ئەم کاتت باش سڵاو لە تو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت کاکزانە. بەڵێ سپاس جەلال دوای ساڵێک تێپەڕبوون بەسەر بڕیاری پاشەکەوتی موچە ڕای هاوڵاتیان چییە لەبارەی ئەو بڕیارە نایاساییەوە؟ بەڵێ دیارە گەرچی ساڵێک بەسەرم بڕیارە تێپەڕیەوە بەڵام تا ئێستا هێشتا هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک خۆیان ئاماژە پێەکەن لەبەر پاراستنی ینی ئەمنیەتی زیاتری ناو هەرێمی کوردستان و یەکریزی لە نێوان هاوڵاتیاندا لەبەر ئینتیمایەک کە بۆ نیشتیمان هەیەە ئەمان ئەم قورساییەی کە حکوومەتی هەرێم بەسەر شەوانی ئەوانی هێناوە قبوڵیان کردووە بەڵام دیارە لەگەڵ ئەمەیە چەندین کێشێک کۆمەڵایەتی و دارایی لێکەوتوەتەوە چەندین خێزان لە یەک هەڵوەشاونەتەوە دیارە گەرچی ئەم پاشەکەوتەندە لە وەزارەتەکانی نەگرتوێتەوە بەڵام بۆ نمونەوانەی کە خانەنشینن یان کە سوکاری شەهیدان بەڵام ئەمانەش ئاماژە بەوەکەن ئەگەر ئێمە پاشەکەوتەکەنی گرتوێتەوە بەڵام لەولاوە لەبەر دواکەوتنی موچەکان بۆ ماوەی بۆ نمونە 3 مانگ 4 مانگ تقریبا موچیان وەرنەگرتووە ئەمە وەکو پاشەکەوتی وەزارەتەکانی تری لێهاتوێتەوە واتە هیچ ڕێزێک یا ئەولوێتێک بۆ نەدراوە کە ئەوان زیاتر بۆ نمونە گرنگیان پێ بدرێت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە و دیارە ئەگەرچی ئەنجومەنی وەزیران لە بڕیارەکەی ئاماژەی بەوە نەکردووە کە شێوازی ئەو پاشەکەوتەی کە لە موچەکانیان بەناوی پاشەکەوتە وەردەگیرێت لەکوێ وەردەگیرێەوە چۆن دوجار فەرمانبەران یا مامۆستایان ئەتوانن دەست بۆ پاشەکەوتکردی موچەی پاشەکەوتکراوی خۆیان من و جارێکتر سوودی لێ ببینن و هێشتا هاوڵاتیان زۆرینیان بڕۆیان بۆ یەکەم پاشەکەوتەی وەریان گرتووە بەدەستی ناخەنەوە ناتوان وەری بگرنەوە من بۆ زانیاری زیاتر لێرە مامۆستایەکم لەگەڵایە مامۆستا ئەگەر بیتە ئێرەوە بزانم ڕای مامۆستایە چیە لەسەرەوەی کە ئەم پاشەکەوتە کراوە ساڵێک بەرگەتان گرتووە بڕات وایە ساڵێکی تریش بەرگە دەگرن چونکە یەکێک لە بەڵێنەکانی ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وتەبێژەکەیەوە بۆ گەر نرخی نەوت بەرز بێتەوە دەستکاری دەکرێت بەڵام دەستکاریش نەکراو نرخی نەوتیش بەرز بووەتەوە. والله طبعا بەخێراتنی جەنابتانەکرد من هیوادارم ئینشاءالله حکوومەت یاریمی کوردستان پابند بێ بۆ بەڵێنەی کە داوێتی بە فەرمانبەرانی یاریمی کوردستان بۆ ئەوەی چیتر فەرمانبەران چاوەڕانی ئەو پاشەکەوتە نەکەن. خۆ بەڕاستی ئەمە ئەرچێکی سەرشانی هەموو لایەکمان وەکو هاونیشتیمانیانی کوردستان گرفتێکە ڕوو کاتە هەرێمی کوردستان بە حەقیقەت ئەوە هەمووانی گرتوێتەوە و ئەمیش قبولکردن و تەحملکردنی ئەمەزا هەمووی لە پێناوی خوێنی شەهیدانایە لە پێناوی هێزی پەژمەرەی کوردستانایە کاوان سنگی خۆیان کردووەتە قەلغان بۆ ئێمەش ئەبێ هەردان بە خۆوان نابرین بەڕاستی هیوادارین. بەڵێ مامۆستایەکی ئەزانی چۆن بۆ نمونە گەر لە کاتێکە چۆن ئەم پاشەکەوتت کە لێ وەرگیراوە لە موچەکە چۆن وەری بگریتەوە؟ وڵی جاوە ئەکەوێتە سەرشانی حکوومەت ئەبێ بەڵێنی ئەوەی داوە کاتی خۆی بەڕێز سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان کە موچەی هیچ کەسێک نافۆتی دیاری موچەی هیچ فەرمانبەرێک لە یاریمی کوردستان نافۆتێ ئێمەش کە دڵمان خۆشە بۆ بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت دڵمان خۆش نیشاندا کە دەستکاری پاشەکەوتی موچە بکەن بەڵام ئەگەر نەوت بەرز بێتەوە نەوتیش بەرز بۆتەوە دەستکاری ڕاستە نەوتیش بەرز بۆتەوە وەڵام با ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ هێشتا ئێمە شەڕی داعشمان لەسەر شانە ئێمە چاوەڕوانەکەین دوای شەڕی داعش شەڕێکی تر یەخەمان بگرێت بە حەقیقەت ئێمە کە بە هیوای بنیادنانی دەوڵەتی سەربەخۆی کوردستانیش بین ئەبێ ئێمە بنیاتێکی ئابووریمان هەبێ بە حەقیقەت ناتوانین ئەوەی کە هەمانە هەمووی ئێمە سەرف بکەین لە پێناو موشەخۆرانە ڕاستە موشەخۆران ئەرکی خۆیانە مافی خۆیانە من لەگەڵ هەموو داخوازەکانی فەرمانبەران بەتایبەتی مامۆستایان بەتایبەتی فەرمانبەران لەو ساڵی کە تێپەڕیەوە بەتایبەت فەرمانبەر دۆخی ژیانیان چۆنە بەتایبەتی لە ڕووی دارایی و کۆمەڵایەتیەوە؟ دۆخی ژیان تا بڵێ سەختە بەتایبەتی لەم خۆناغی ئێستا کە زستانە سەرماسۆڵەیە خەڵک یعنی خەڵکێکەیە دانێ توانای کردنی دەبێت نەوتی نەبێت بیکڕێت
ئەمە حقیقەتێکە دۆخەکە زۆر سەختە زۆر ناموارە بەڵام خەڵک کە قوبولی کردوتە نا لە پێناوی پاراستنی خەڵکی کوردستان و کە ئێمە بیرەکەن پێشمەرگەکانمان لە سەنگەران بە سەرما بە گەرما بە برسێتی بە توێنێتی ئێمە لە ماڵی خۆمانە ئەوان پاسەوانی ئێمەکەن ئەمە یعنی تر نابێ ئەم واسی شێکرد حقیقەت وجدانی نەمە بناوی باسیکی کاک زانە ئەمەوێ باز لەوە بکەم کە ئەگەر بێت و ئەم پاشەکەوتە بدرێتەوە بە فەرمانبەران دیارە کاریگەری زیاتری لەسەر بازار هەیە وەگەر بێت و پاشەکەوتەکەش نەدرێتەوە بەڵام موچەکان بە شێوازێک دەستکاری بکرێتەوە کە ڕێژەی پاشەکەوت کەمتر بکرێتەوە ئەمەژەر کاریگەریە بێ لەسەر بازار من ئەمەوەیەکێک لە خاوەندوکانەکان بدوێنم بزانم ئەگەر ئەم پاشەکەوتە بدرێتەوە کاریگەری لەسەر بازار دروستەکە کاکە سڵاو لێبێ کاکە سڵاو لێبێ باشی ئەگەر بۆ نمونە موچە پاشەکەوتەکەی کەم بکرێتەوە یا بۆ نمونە کوخی لێ بکرێتەوە کاریگەری لەسەر بازار دروستەکە ئەی چۆن دروستی ناکات با تاکید ئەگەر خەڵک پارەی پێبێتتر بازار ڕەجوڵێتەوە ئەو پاشەکەوتە بێنەوە بەو خەڵک ئەی چۆن نایبێت یەک ساڵە بەسەر بڕیاری پاشەکەوتاتی ئاپارڕێ بازار لەم ساڵەیە گۆڕانکاری زۆری کردو بخۆی زۆر چۆن بازار بێنی خەڵکی باوەڕ ناکەم ئەی کەش